یەکێتیەکەی بافڵتاڵەبانی لە دوای هەشتی تەمووزەوە چەند کەسی تیرۆر کردووە. رازین بەم وەزعە، رازین بەم وەزعە. لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە ئیتر نا سلێمانی بووەوە بە سلێمانیەکەی پێشوو، نە ئارامی و ئاسایش لەو شارەدا وەکو خۆی مایەوە. ئەمەش لە سایەی سیاسەتە چەوتەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و سەرۆک و سەرکردەکانیەوە. هەرچەندەش باس لە تاوانەکانی بەرپرسانی باڵایەوە حیزبە بکرێت، هێشتا بە تەواوەتی ناتوانرێت کۆی تاوانەکانیان ئاشکرا بکرێت. لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووز و بەهۆی نەبوونی کەسانی شایستە و سیاسەتە تاریکەکانی یەکێتی بە سەرکردایەتی بافڵتاڵەبانی، سێبەرێک لە ترس و تیرۆر باڵی بەسەر سلێمانیدا کێشە و بەهۆیەوە خوێنی دەیان کەس بەناحەق ڕژا. ئەو کردەوانەی یەکێتی بووە هۆی چەند کارەساتێکی وەکو تیرۆرکردنی عەقید هاوکارجاف، ئەفسەری ئەنجومەنی ئاسایش کە بە تەقاندنەوەی ئۆتۆمبیلەکەی شەهید کرا، تیرۆرکردنی مورادکانی کوردەیی فەرماندەی سەربازی و بەڕێوەبەری فەرمانگەی یاسایی پۆلیسی ڕاپەڕین کە لە کاتی دەستگیرکردنی لەلایەن هێزەکانی یەکێتیەوە لەگەڵ دوو پاسەوانی شەهید کران. بە مانجگرتنی ئاکام عومەر فەرماندەی هێزەکانی کۆماندۆ کە بە بۆمبێکی لکێنرا و لەگەڵ پاسەوانەکەی شەهید کرا. کوژرانی شا مێرمەنداڵە 16 ساڵانەکەی سلێمانی بەدەستی ئەندامێکی هێزی کۆماندۆ کە بە تەواوەتی ئەشکەنجەدرا بوو، ئاسەواری لێدان بەسەر جەستەیەوە مابوو. کوشتنی ئاری ڕزگار، چایچی و کاسبکاری ناوشاری سلێمانی کە بەدەستڕێژی گوللەو لەلایەن کۆماندۆوە شەهید کرا. هێرشکردنە سەر قوتابیان و مامۆستایانی ناڕازی بە لێدان و گازی فرمێسکڕێژ. کوژرانی ڕاید هاوژین ئەحمەد، ئەفسەری ئیدارەی پاسپۆرتی سلێمانی بە شێوەیەکی گوماناوی و بێدەنگکردنی ڕووداوەکە بە زەبر و زۆر. بڵاوبوونەوەی زیاتری مادەی هۆشبەر لە شاری سلێمانی و ئالوودەبوونی زیاتری گەنجان. سیخوڕی و هەواڵگری بەسەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ڕادەستکردنەوەی ئەندامانی و حیزبانە بە ئێران. سەرانە وەرگرتن لە بازرگانان، کاسبکاران و خەڵکی سلێمانی تا ئەو ڕادەیەی وەبەرهێنەرەکان ئەوەندەی بۆیان کرا ئەو شارەیان بەجێهێشت. ڕەشبگیری زیاتری خەڵک و گەنجانی سلێمانی کە تاوەکو ئێستا دەیان نمونەی زیندوو بەرچاو هەیە. دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و کاڵبوونەوەی ئازادی ڕادەربڕین لەو شارە. دەستگیرکردنی سەرۆکی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان لە نمونەی لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەی گەل و شاسوار عەبدولواحیدی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ. کوشتنی زیاتر لە 30 کەس لە ڕووداوەکەی لارەزار و سووتاندنی تەرمەکانیان. ئەمانە دیارترینی ئەو کردەوانەی یەکێتی بوون کە لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە لەو شارە ڕوویاندا و ئارامی و ئاسایشیان لە سلێمانی سەندەوە. ڕووداوەکەی 22 ئاب لە لالەزار کە بە کۆمەڵکوژی و کاولکاریەکی گەورە دێتە ئەژمار و هێرشکردنە سەر کێڵگەی غازی کۆرمۆریش کە ژێرخانی وزەی هەرێمی کوردستانی کردوتە ئامانج، نوێترینی ئەو ڕووداوانن کە لە سایەی سیاسەت و دەسەڵاتدارێتی یەکێتی نیشتمانی کوردستان و بافڵتاڵەبانی سەرۆکیەوە هاتوونەتە ئاراوە. تر دیار نییە لە ئایندەی نزیکیان دووریشدا دیسان چ پیلان و کاولکاریەک بەدەست ئەو حیزبە و سەرۆکەکەیەوە بێت. من رازی نیم بە وەزعە، یەکێتی نیشتمانی کوردستانیش رازی نییە.